بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لێبێ خۆشەویستان. خۆشحاڵم لە بەرنامەی لە پایتەختەوە لەگەڵتانم. ئەگەر بەراوردێک بکەی لەگەڵ وڵاتانی دەرەوە، ئەو وڵاتانەی کە لەسەر سیستەمێک لە حکومڕانی دەڕۆن لەگەڵ ئەو هەرێمەی کە ئێمەی تێدایە، ڕەنگە جیاوازیەکە تەنها ئەوە بێ لە هەموو وڵاتێک لە کۆتایی و سەرەتای ساڵ سیستەمێک هەیە بە ناوی بودجە لە حکوومەتی هەرێمی کوردستان، یان بودجە لە وڵاتێکدا. لە هەموو وڵاتەیە کاتێک کە پاشەکەوت لە شتێک دەکرێت لە بەرامبەردا مافی هاوڵاتی دەدرێت. لە هەرێمی کوردستان ئایا بەم شێوەیە ئەرچی حکوومەت بەرامبەر هاوڵاتیان لە چ ئاستێکدایە؟ لە سەرەتای دروستبوونی حکوومەتی هەرێمی کوردستانەوە چاوێک بە کارنامەی حکوومەت دابخشێنی ئەو سەرۆکانەی کە سەرۆکایەتی حکوومەتیان کردووە هەمان ئەو دروشمانە بەردەوام دەڵێنەوە، بەڵام بۆچی هاوڵاتیان نەگەیشتونەتە ئاستێک کە تێبگەن لەوەی ئەو شێوازی حکومڕانەی کە هەرێمی پێدا تێتە بەردەبێت ڕەنگە ئەستەم بێ یان گوناح بێ پێی گوترێ شێوازی حکومڕانی لە هەرێمی کوردستان. ئێستا ئێمە نازانین پەرلەمانی کوردستان حکوومەتی ڕاگرتووە یان حکوومەت پەرلەمانی ڕاگرتووە. بۆچی دەبێ ململانەی سیاسیەکان، ململانەی کەسیەکان، ململانەی بنەماڵەییەکان ببێتە هۆی وەستانی ژیان لە هەرێمی کوردستان؟ هاوڵاتیان چاوەڕێی چی بکەن بۆ ئەوەی ئاهەیەکیان پێدا بێتەوە بەخۆشی یان ساتێک بەخۆشی بژین لە نێو سیستەمێک کە سیستەمی خۆماڵی پێدەگوترێ؟ بۆچی حکومڕانان لە هەرێمی کوردستان ئەوەندە دژی هاونیشتیمانیانی خۆیانن، دژی ئەو سەرکردانن کە پێشتر خەباتیان کردووە لە دەرەوە؟ ئەی بۆچی ئەوەندە نەرمی دەنوێنن بەرامبەر وڵاتانی دەرەوە، بەرامبەر عێراق کە پێشتر تیان گوت ئێمە دەبین بە دوو دراوسێ؟ من تەوەری سەرەکی بەرنامەکەم لەسەر گرفتی هاوڵاتیانە لەگەر حکوومەتی هەرێمی کوردستان. بۆچی حکوومەتی هەرێمی کوردستان ئەو خزمەت گوزارە سەرەتاییانەی کە پێویستە بۆ هاوڵاتیان دابینی بکات دابینی ناکە؟ ڕەنگە هیچ هاوڵاتیەک حەز بەوە نەکا کە ئەم حکوومەتە کە حکوومەتی خۆماڵی پێدەگوترێت لە ئاستێکی بەرزی حکومڕانی دانەبێت. میوانەکانی من لە پایتەختەوە زۆر بەڕێزان، ئیبراهیم عەباس ڕۆژنامەنووس و زۆر بەڕێز کەمال ئەسکەندەر نووسەر و ڕۆژنامەنووس بەخیراتتان دەکەم. خۆشحاڵم کە میوانی منن لە پایتەختەوە. کاک ئیبراهیم با لەوە دەست پێ بکەین. دەبێت کەی ڕۆژێک بێ هەموو هاوڵاتێک وا هەز بکە کە لە وڵاتێک دەژێ کە خاوەنیەتی کە خۆشویستنی نیشتیمان هەموو ئاواتی بێ، دەبێت کەی ئەو ڕۆژە بێت؟ ڕاستیەکەی ئەم ڕۆژە بەدیدێت کە سیاسیەکانی ئەم هەرێمەی ئێمە دەستیان لە یەخەی یەکتر بەردابێ، دەستبەرداری ئەو هەموو ڕابردوو خراپەکاریانە بووبن کە لە ژیانی سیاسی و لە شاخەوە هێناویانە بۆ حکومداری. کەی ئەم ڕۆژە هات ئەوان ئەو عەقڵیەتە گۆڕە دڵنیا بە ژیان لە هەرێمی کوردستان لە حکومڕانی هەرێمی کوردستان زۆر بە نۆرمال دەکرێتە سەرسکەیەکی زۆر لەوەی باشتر کە ئێستا هەیە. چونکە ئێمە ئەوەی کە بۆتە ئیشکال بۆ ئەوەی کە ئێمە وەکو هاوڵاتی هەست بەوە بکەین کە حکوومەت خۆی بە خاوەنی ئێمە نازانێ، ساڵ بۆ ساڵ مەرحەلە بۆ مەرحەلە قۆناغ بۆ قۆناغ حکوومەت دەبێتە بارگرانی لەسەر شانی ئێمەی هاوڵاتی ئەوەیە کە ئەو هەیئەتەی کە ناوی سەرۆکاتی ئەنجومەنی وەزیرانە و ئەو هەیئەتەی کە لەگەڵ یەتی کە ناوی وەزارەتەکانە بەتایبەت ستافی وەزارەتەکان ئەمانە لە ئاز بەرپرسیارەتی دانین، ئەمانە گرفتن بۆ سیستەمی کارژێڕی هەرێمی کوردستان. باوەڕ بکە ئەو قسانە ڕەنگە کەمێک زێدەڕەوی تێدا بێ، ڕەنگە خەڵک بە ئاسانی وەری نەگرێ، بەڵام بەلای منەوە پێم وایە ئەگەر سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران و کۆی وەزارەتەکان لە حکومڕانی دەستەی کارژێڕی هەرێمی کوردستان لابەری، حکومڕانی باشتر دەبێت لەوەی ئێستا هەیە. چونکە ئەم سیستەمەی کە ئەنجومەنی وەزیران و کۆی وەزارەتەکان هێندەی بارگرانین بۆ بودجەی گشتی، هێندەی هۆکارێکن بۆ بەفیڕۆدان، هێندەی هۆکارێکن بۆ ئەوەی کە ببنە ئەرک بۆ هاوڵاتی، هێندەی هۆکارێکن بۆ دەوڵەمەندبوونی کەسی و حیزبی و ئەم شتانە بۆ بنەماڵەی هێندەش هۆکارێک نین بۆ ئەوەی کە بە باشترین پلان و بە باشترین عەقڵ و بە باشترین و ڕێکوپێکترین سیستەمی کارژێڕی ئەم سیستەمە کارژێڕی کە لە 21ەوە هەیە هەتا ئێستا پێشی بخەن. کەواتە دروستە بیڵێم بوون و نەبوونی یەکسانە؟
من بەدڵنیایی و یەکسانە بەڵام یەک ڕوونکردنەوەی بچووک دەین لەسەرەوە من پێم وایە ئەو حکومە کارژێڕی کە ئێمە هەمانە حکومە کارژێڕیەکە سیاسیەکەی لێ لا ببە کە پێم وایە من لە ئەنجومەنی پارێزگاوە شۆڕ بکەوە هەتا مدیر ناحیە ئاخر مؤسسە بچووکترین مؤسسە ئەمانە وەکو هەیئەیەکی کارژێڕی ئەگەر سیاست لێگەڕێ سیاسیەکان لێگەڕێن زۆر باشتر لەوێ ئێستا کار دەکەن ئەسڵەن نابنە بارگرانی بۆ سەر هاوڵاتی و هاوڵاتی هەرز بە خۆشگوزارن زیاتر دەکات بۆ چونکە ئەوە سیاسیە سیاستە سیاسیەکانن عقلی سیاسیە پۆخڵاواتی سیاسیە گەندەڵە سیاسیەکانە ناهێڵێت سیستەمە کارژێڕێکە ڕێک و پێک بێت چونکە ئەو هەڕەمەی کە ناوی حکوومەتە وەکومەوەسمە ئەنجومەنی وەزیرانە کۆی وەزارەتەکانەوە ئەوان ناهێڵێن ئەوان ڕێگرن هەموو کێشەکانی وڵاتی ئێمە بە عراقیشەوە لەسەر چییە لەسەر وەزارەت و لەسەر ئەو پۆستانەیە کە دابەش دەکرێن لە کاتێکدا دەبووە ئەمانە وەکو پۆستی سیادی وەکو پۆستی سیاسی کە سیادەیەکیشیان هەیە لە سەروی هەڕێمی ئیدارینە دەبووە ئەوەندە هەرگرفت نەمانە چونکە با بڵێن ئێمە ئیداری و کارژێڕەکەمان کێشەیەکی ئەو تۆی نەبووە بە درێژایی حکمی عراق لە هەر لە 21ەوە کە ئەم وڵاتە دامەدراوە هەتا بە 91ەوە کاتێک تەنانەت حکومەتی عراقین کورد مەمنون بوو لە ناوچەکان بمێنێتەوە لە مفاوەزاتی بەرەی کوردستانی ساڵ 91 بەڵام حکومەتی عراقی بۆ خۆی ڕازی نەبوو گوتی مادەم خەڵک ڕاپەڕیوە خەڵک چەکی دژیە دەوڵەت بەکارێنەوە ئێمە هەیئەی ئیداریمان دەکشێنەوە ئەوان بۆ خەیاڵک گوتیان وڵات پەکی دەکەێت بەڵام وڵاتی پەکی نەکەوت ئێمە بینیمان تەنها منوسا ئەو کاتە لە سلێمانی دەژیان لە چەند هەفتەیەکدا مرور پۆلیس جنسیە هەویە هەموو ئەو شتانە بەکارکەوتنەوە سیستەمە کارژێڕەکە هیچ گرفتێکی نەبوو لە شەڕی ناوخۆشەکە من لە حەزە بکەیت لە شەڕی ناوخۆ لەم سیانە ڕۆژ هەبوو 50 کەس شەهید دەبوو 50 کەس دەکوژەرە بەڵام هەیئەی ئیداری هیچ کێشەی نەبوو قامێتەکان هیچ کێشان نەبوو ناحیەکان هیچ لە شێوازی سیستەمە کە لە ئەنجومەنی وەزیرانە ئەنجومەنی وەزیران وەکو هەیئەیەکی باڵا ئەم ئەنجومەنە ئەوێ ناهێڵێ سیستەمە کارژێڕەکە ڕێک و پێک بێ بۆی تا هاوڵاتی لە وڵاتی ئێمە هەز بکە کە مافی هەیە کە دەتوانێت بژێ دەتوانێت بۆ نمونە خەڵکی ئێمە بەسەر دنیادا کراوەتەوە بە تایبەت لە هەشتاکانەوە هەتا ئەم چەند ساڵانەی دواتر خەڵکێکی یەکدا زۆر کۆچی کردو بۆ ئوسترالیا بۆ ئەوروپا بۆ ئەمریکا گەڕاوەتەوە خەڵک ئێستا بەهۆی وەسایلی کۆمەڵایەتی تۆڕە کۆمەڵایەتیەکان پەیوەندی هەیە وڵاتانی تر دەبینێ دەزانی شارەوانی پاریس چۆنە شارەوانی لەندەن چۆنە دەزانی شارەوانی ئەستەمبوڵ و تاران چۆنە یعنی خەڵک دەزانی ئەمانە چۆنن یعنی ئەم هەیە ئیداریە کە ئێمە هەموو زارێک یەقەی حکومەت دەگرین دەڵێن ئەو حکومەتە نمونەگە شارەوانی کێشەیەکی هەبێ ئەگەر هەر دەستگایەکی خەدەمی کێشەیەکی هەبێ دەڵێن ئەمە حکومەتە لە کاتێکدا بۆ نمونە ئەمانە شتی زۆر بەسیتن مەسەلەن شتە ستراتیژیەکان نەبێت کە جادە و ڕێگاوبان و ئەوانن ئەنجومەنی وەزیران دەکات شتەکانی تر هەموو ئەوە دەکرێت تەنانەت بەو داهاتی ئێستا ئەوەی کە لە ساڵی 2015 حکومەتی هەرێمستان قەرارێکی دەرکردووە بۆ ئەوی وەزارەتەکان هەر کەسە و داهاتی خۆی زیادکە بەم داهاتە بۆ نمونە وەزارەتی دات دوو بەرامبەری خۆی بەبێت تەمان موچەکانیشانەگە پاشەکەوت نەکرێت دوو بەرامبەری خۆی پارە پێدا دەکاتەوە کارەبا بە هەمان شێوە هەر لە حکومەت گەڕن لە هەیە کارژێڕەکە گەڕن حکومەت خۆی بەڕێوە دەبا باوەڕ کە وەکو تاران وەکو لانی کەم وەکو ئەستەمبوڵ وەکو ناڵم ئەوروپا بەس وەکو دەوروبەرانە دەژین یعنی بەسەوە سیاست دەگەڕێن وڵات کاکەمان دووبارە بەخێربێت لە وڵاتان کاتێک کە هەڵبژاردن دێتە پێش ڕەنگە لە زۆربەی وڵاتانی پێشکەوتوو وەکو کارنەڤاڵ بێتە بەرچاو و خەڵک بە ئومێدەوە بەرەو هەڵبژاردن بڕوە بەڵام تۆ سیر کە لە هەرێمی کوردستان کاتێک کە هەڵبژاردن نزیک دەبێتەوە دابێ حیزبەکان جارێ لەسەر ئەوە ڕێککەوتن سبەروارێک دیاری بکەن چەندی دوا بخەن و کورتی کەن درێژی کەنەوە دواتر دێنە سەر ماوەی بانگەشەی هەڵبژاردن دیسان گوێمان لە کۆمەڵێک بەڵێن دەبێت ئەم زارە بینە سەر ئەنجامی هەڵبژاردەکان بە چەندین هەفتە دوا دەخرێ و خۆڕوخوات دەکرێت و تەزویر دەکرێت دواتر دەبێ بینە سەر ئەوەی کە کەی دانیشتنی یەکەمی پەرلەمان ئەنجام دەرێت کەی حکومەت پێک دێ یعنی ئەوە چه سیستەمێکە ناوی چی لێ بنین لە هەرێمی کوردستان بەڵێ بە ناوی خۆ سپاس مامۆستا محەممەد پرۆسەی هەڵبژاردن لە هەموو دنیادا لە سەرەتادا کە دانراوە بۆ حەلی مەشاکلی دەسەڵاتی پێ بکرێت بەڵێ واتە لە هەر وڵاتێک
ئەگەر پرۆسی هەڵبژاردن نەبووە مای ئەوەیەوە دەسا و دەستی دەسەڵاتی ئەنجامەکەی بدات بەدەستەوە ئەو پرۆسی هەڵبژاردنە بەڕاستی وەکو ئەوی وایە کە ئەوی لە هەرێمی کوردستاندا بەڕێوە دەچێت. لە هەرێمی کوردستان لە ماوەی ڕابردوودا چەند پرۆسی هەڵبژاردن بەڕێوە چووە، بەڵام هەموو کات چ لە ماوەی پێش پرۆسەکە کە کاتەکانی دیاری دەکرێت و لە چ لە دواتریش دەسەڵات ویستویەتی ئەو پرۆسەیە بکات بە ئەداتێکی شەرعیەت پێدان بەو دەسەڵاتە کە بمێنێتەوە، واتە دەساودەسی دەسەڵاتی پێنەکە. یەکێک لە گرفتەکانە لە هەرێمی کوردستان کە ئێمە پرۆسی هەڵبژاردن وەک دەڵێ ئەگەر لە وڵاتان کەرنەڤاڵێک بێ خەڵکی بە شێوازێک لە ئاهەنگ تەماشای بکاتن بە جلوبەرجی وڵاتی خۆیەوە بە شانازیەوە چ سەر سندۆخانی دەنگدان تەماشا دەکەین پرۆسە دوای پرۆسە لە هەرێمی کوردستان کە ئێمە بالتایبەت یعنی بالئەخەس باسمان لە هەرێمی کوردستانە پرۆسە دوای پرۆسە نسبەی مشارکین کەم دەبێتەوە. دوایین پرۆسی هەڵبژاردنمان کە وەک باز دەکرێت 151 بۆ دەنجی دروست بە دەنجی پوچەڵ و دەنجی بەتاڵ گەیاندوتەنە 156. دوجار کۆمیسیۆن بۆ ئەوەی کە نسبەی بەشداری هاوڵاتیان لە پرۆسی هەڵبژاردن بەرز بکاتەوە بە دەنگە هەڵوەشاوەکانی شەوە گەیاندێ 159. 159 بۆ هەرێمی کوردستان ئەگە هەرێمێکی دیموکراسی بێ مەدەنی بێ حکومڕانێکی باشی هەبێ بەڕاستی شکستە بۆ حکوومەتە بۆ دەسەڵاتە. اینجا سەرڕای ئەوەش کە ئەو کاتە باسکرا کە ئەو خەڵکە لە دەستگای ئەعلامیەکان بە فراوانی باسی لێوکرا کە ئەو تەزویرە فراوانی کە کرا لە ڕێگەی ڕێگەزنامەی عێراقی بە تەزویرەوە دروستکرا بە هەموو بابەتانەوە گەیشتە 159. کەواتە خەڵک متمانەی بەوە نەماوە شتێک هەبێ موسسەیەک هەبێ دامەزراوەیەک هەبێ هەیئەیەک هەبێ بە ناوی پەرلەمان کە ئەو پەرلەمانە نوێنەرایەتی خەڵک بکە دوجار ئەو پەرلەمانە باڵاترین دەسەڵاتی هەبێ لە هەرێمی کوردستان کە بتوانێت یاسا دەربکە چاوەدێری حکوومەت بکە و لە هەمان کادا بێت بە مەرجەیەکی یاسایی و سیاسی کە ئەوە لە پێناسەی پێڕەوەکەی خۆی هاتووە. هاوڵەتێکی ئاسایی کە ئێستا بۆ نمونە بینەر و بیسەری جەنابدە یعنی ڕەنگە بپرسێ بێ پەرلەمانێک کە ئێمە دەنگمان پێیداوە 111 ئەندامی پەرلەمان نەتوانێت لێپرسینەوە لەسەر مافی هاوڵاتیان لە حکوومەتی هەرێمی کوردستان کە هاوڵاتی یعنی ڕەنگە بڵین دەستەوەسانە چی بکات؟ مامۆستا محەممەد بۆ خۆی دەبێ پەرلەمان نوێنەراتی خەڵک بکە دەبێ حکوومەت هی خەڵک بێ هەروەکو لە کارنامەی حکوومەت لە ڕابردوودا تاکیدی لێوە کراوەتەوە و دەبێ حیزب بۆ خزمەتی خەڵک دروست بێ لە ئیشکردن و میکانیزمەکانی خۆیەوە خزمەتی خەڵک بکاتن لە ئامانجەکانی بێ و دوجار حیزب بۆ ئەوە بچێتە حکوومەت و حکومڕانی بکاتن بۆی خزمەتی خەڵکی پێ بکرێتن. لە هەرێمی کوردستان ئەو بابەتە نەماوە ئەوە ئێستا ئەرچی خولی پێنجەمی پەرلەمانە کە ئەو ستافەی ئێستاکە خەڵکی متمانەی پێداون نوێنەراتی خەڵک دەکەن لە پەرلەمانی کوردستان دەبێت زۆر بە چستی بە چاڵاکانە لە خزمەت ئەرچی خۆیان دابن و نوێنەراتی ڕاستەقینەی خەڵک بکەن و بەڕاستی ئەو قۆناغی ئێستاش ئێمە تێدانە قۆناغێکی زۆر سستە زۆر مەترسیدارە شکۆی پەرلەمان لە ئێستادا ڕەنگە مؤشیراتی خراپمان پێ بداتن بەڕاستی پەرلەمان لە ئێستادا لەو قۆناغا دەبێت کاری ئەوە بێ شکۆی خۆی بژێڕێتەوە دەبێت پەرلەمان بێت ئەرکو دەسەڵاتەکانی خۆی جێبەجێ بکە لە یەکەم دانیشتنی پەرلەمانی ئەمجارە لە خولی پێنجەم پێشێلی پەیڕەوی خۆی کرد لە کاتێکدا هەموو دەستگای ئەعلامیەکانمان بە دەوری چەندان پەرلەمانێک دەخولانەوە کە بە پاسکل هاتووەتە پەرلەمان یعنی ویستێک لە هەرێمی کوردستان دەیەوێت پەرلەمان بێ ئەرزشکە دەیەوێت شکۆی پەرلەمان لە کەدار بکە بۆچی لەبەرەوەی پەرلەمان ڕۆژێک هەبووە لە خولەکانی ڕابردوو بووە بە چەقی ناڕزایەتەکانی خەڵک بووە بە ئۆپۆسیۆنێکی یاسایی لە دامەزراوەی پەرلەمان توانیویەتی کۆمەڵێک فشار لەسەر حکوومەت و لەسەر دەسەڵات دروست بکاتن کە نوێنەراتی ڕاستەقینەی خەڵک بکە لە ئێستادا ویستێکەیە دەوێتن بێئەرزشیکە دەیەوێتن هەموو خەڵک بە دەوری شتێک کۆبکاتەوە کە جۆرێک لە کەمالیاتە ئەندەم پەرلەمانێک بە پاسکل بچێتە پەرلەمان شتێکی زۆر گرنگ نییە بەلای خەڵک گرنگە ئەوەیە کە پەرلەمان لە ئەرچی خۆی دابێ چاوەدێری حکوومەت بکە چاوەدێری دامەزراوەکان بکاتن و ئیستیجوابی حکوومەت و وەزیرەکان بکاتن و ئەسڵەن لە ئێستادا بۆچی بێدەنگە بەرامبەر بە ئەوەی کە حکوومەتکەی تشکیل دەکرێت ئێستاوەکو باس کرد لە بیراتنی ژیان ڕاوەستاوە لە هەرێمی کوردستان پرسیارم لەو بابەتە دەبێت دەگەڕێمەوە خزمەت کاک ئیبراهیم ئێمە ئەزمونمان نییە لی نازانین یان ئەوە تا وەک دەڵێ ئەگە دروست بێ ئەوە زۆر زانانەیە کە شێوازی وای حکومڕانی لە هەرێمی کوردستان دەکرێت کەوە کاکەمان دەفەرموێ هەموو شتێک بێ ئەرزش بکرێت تاوەکو بگاتە بەرزترین دامەزراوە یاسایی لە هەرێمی کوردستان کە دیمان لە خولی ڕابردوو چی بەسەر هێنرا ئێستا ئەم خولە دانیشتنی یەکەمی پەرلەمانی کوردستان نزیکەی 21 ڕۆژی بەسەردا تێپەڕیوە
کە نایاساییە دانیشتنی یەکەمی درێژ کردوتەوە یعنی ئەمە لێزانینە یان نەزانینە بێئەرزشکردنی موسسەکانی وڵات هەروەکو ئەو بێئەرزشکردنەیە کە لە هەرێمی کوردستان بەرامبەر بە هاوڵاتی هەیە بۆ خەڵکی هەرێمی کوردستان لە لای دەسەڵاتی سیاسی هەندە ئەرزشێکی گەورەی هەیە بۆ خوێنی ئەوم خەڵکە ئەوەندە ئەرزشێکی هەیە بۆ خاکی کوردستان ئەوەندە ئەرزشێکی هەیە کە لە 4-5 سەعاتدا کەرکووک و شەنگال و مەخمور هەمووی بەزێدەی هەڵدرێ بە نزیکەی ملیۆنی خەڵک لەسەر ئەو جادانە بەزێدەی هەڵدرێ بۆ هێزێکی دژمن یعنی هیچ شتێک ئەرزشی هەیە لە لای عەقڵی سیاسی ئێمە عەقڵی سیاسی ئێمە نەخۆشە ئەو عەقڵە سیاسی کە هاتووە حکمی ئەم وڵاتە دەکان نەخۆشە خۆی لە شێشەیەکی گەورەدایە باوەڕم پێ بکە ئەم مۆدیلە سیاسی کە ئێمە هەمانە ئەوەندە خراپە هەر شەرمە ناوی لێبنەی هیچ شتێک من دیسان تاکید دەکەمەوە ئێمە لەسەر شێوەی کارجێڕی ئەوانەی کە هەمانە موسسەکانمان بایەخی زۆر گەورەیان هەیە یعنی خراپترین موسسەی ئێمە بۆ نمونە هەر دەستگایەکی ئێمە کە خراپە من لای من ئەرزشی هەیە چونکە ئەگە سیاست لێگەڕێ عەقڵی سیاسی لێگەڕێ عەقڵی خراپی سیاسی لێبگەڕێ باوەڕکە شتی زۆر باش دەبێت کاری زۆر باش دەکرێت گەندەڵی تێدا ناکرێت بە فیرۆدانی تێدا ناکرێت شتێک ناکرێت کە بۆ نمونە لە زیاتیەوەی ژیانی خەڵکی بگۆڕێ بەرەو باشە ژیانی خەڵکی بگۆڕێ بەرەو خراپە بۆیە ئەمە ئەم شتانەی کە دەکرێت سیاست دێت عەقڵی سیاسی دێت عەقڵی نەخۆشی سیاسی دێت کوی هەموو شتەکان بێ ئەرزش دەکات پەرلەمان بۆیە بێ ئەرزش دەکرێت کەمان ڕاز دەکات پەرلەمان بۆیە بێ ئەرزش دەکرێت چونکە لە 2009 بەدواوە دەنگێکی گەورە لە ناو پەرلەمان بیسترا بۆ یەکەم جار لەو خولەدا لە خولی سێدا پەرلەمان وایە کارێکی کرد حکومەت بودجەکەی خۆی بێنێ بۆ پەرلەمان چەند ساڵ بودجیان هێنا هەتا بەهانەی شەڕی داعشەوە نانهێشت یعنی لانی کەم ئەم دەنگە دلێرەی کە لە پەرلەمانی کوردستان هات بۆتە مەترسیەکی گەورە بۆ ئەو قۆناغانەی کە پێشووتر بووە و دواتر لە سیستەمی کاتێک کە موسسەی سەرۆکی هەرێم وادەکەی تەواو دەبێت و ڕێگا ناکرێت وەکو پێشووتر مودەکەی بۆ دێژێتەوە پەرلەمان دەبێتە سەنتەرێک بۆ ئەوەی کە یاساشکێنی نەکرێت دۆخێک دەخەنرێ بۆ ئەوەی تۆڵە لەمە بکرێتەوە ئەوەی ئێستا ئەو بێ ئەرزشکردنی بەرامبەر بە پەرلەمان دەکرێت ئەمە تۆڵەیە لە هی پێشووترە تۆڵەیە لە پێشووتردا ئەم دەستگایە کۆمەڵە خەڵکی تێدا بووە کۆمەڵێک پەرلەمانتاری ئازای تێدا بووە کۆمەڵێک حیزبی سیاسی کەوەکو ئۆپۆزیسیۆن لێ بوون ڕۆڵێکی باشیان جێراوە بۆ ئەوەی کە هاوڵاتی ئێمە هوشیار تۆڵی لێ دەکرێتەوە ئێستا چی مافی ئەو هاوڵاتیانە لە حکوومەت بسەنێتەوە کاتێک ئێمە پەرلەمان بەو شێوەیە ببینین کە نەتوانێت دانیشتنی یەکەم بە شێوەی یاسایی تەواو بکە لەگە ڕێزمان بۆ ئەو دامەزراوە یاساییە کە بەرزترین دامەزراوە یاسایە ئێستا هاوڵاتی ڕوو لە شێ بکە یعنی چۆن یەخەی حکوومەت بگرێ بەوەی خزمەت گوزاریەکانی پێشکەشکە مافی بدات من پێم وایە تاکە حەل و ئاخر حەلی ئێمە بۆ ئەوەیە بۆی تا ئەم حکومەت ئەو کەسانی کە حکمی وڵات دەکەن تاوان نخبەیەکی زۆر بچووکە ئەو نخبەی بچووکەی کە حکمی وڵات دەکات بۆ ئەوەی ڕێگا لە ئەوانە بگیرێت لە خراپ هەر بۆ خراپتر نەڕۆن هێندە تەزاوزی مافی هاوڵاتی بوونی خەڵک نەکەن دەبێت ئیلا هوشیاری خەڵک ئەمە بگۆڕێ هوشیاری خەڵک تا هوشیاری خەڵک نەبێ هوشیاری خەڵکیش بێت لەو شتانەی کە هاوڵاتی ئێمە خوی داوەتێ بۆ نمونە کەوتنەژێر تەسیری ئەم حزب کەوتنەژێر تەسیری ئەم ڕۆشنبیر کەوتنەژێر تەسیری ئەمە نە وەکو هاوڵاتی وەک خۆی مقارنەکە بڵێ من کە لە هەرێمی کوردستان دەژیم مەشاران لە هەولێر دەژیم لە سلێمانی دەژیم لە دهۆک دەژیم لە قەزایەک دەژیم لە شەقڵاوە دەژیم من وەکو ئەرکی من سێ لە وڵاتە و مافی من سێ لەم وڵاتە کاتێک کە ئەم دەرکی بەوە کێت کە بینی بۆ نمونە لە شارەکەی خۆیدا حکومەت مەسەڵەن لە شوێنێکی بچووکی وەکو شەقڵاوە کە شوێنێکی گەشتاریە کە دەبینێ بۆ نمونە داهاتێکی باش بۆ حکومەت دەگەڕێتەوە لە شوێنێکی لەو بابەتە کە دەبینێ هاوڵاتی بۆ نمونە بە 7 ساڵ بە 8 ساڵ 4 گەڵابەقیری بۆ ناسیێت دەبێت خەڵک خۆی ئەوەندە هوشیار بێ خۆی داوا بکە خەڵک خۆی ئەوەندە هوشیاری هەبێ فشار دروستکە باشە ڕەنگە کاگیبرایم ڕەنگە هاوڵاتیان بڵێن ئێمە هاتینە سەر شەقام بۆ داوای مافی خۆمان کردووە چەندین ینی دروشم بەرز کراوە دواتر ئەنجامەکەی بەم شێوە کەوتەوە کە ڕەنگە سەرکوتکردن بێ دواتر ڕەنگە ئەنجامەکەی بە سەرفەقاتی نێوان لایەنەکان کۆتایی پێهات بێ
یعنی ئەو ڕێگایش ڕەنگە تاقی کرد بێتەوە. ئەمە سەد ڕاستە. من مەبەسم پێ لە هوشیاری ئەوە نییە خەڵک بێت خۆپشاندان بکات، چونکە ئێمە سیستەمێکی مرکزی ئەم ئەنجومەنی وەزیران سیستەمێکی مرکزی حکوم دەکات کە هیچ بەهایەک بۆ هیچ شوێنێک نەماوەتەوە. یعنی بۆ نمونە ئەگەر لە وڵاتێکی ئەوروپی وەکو برادرانی بوونیان باس کردووە لە وڵاتێک مەسەن کاتێک لە نێوانی لە سنووری فەڕەنسا و بەریتانیا کێشەیەک ڕوودەدا مەسەن بۆ نمونە لەسەر سنوور گرفتێک ڕوودەدا خەڵکی کاڵاز بۆ نمونە خۆپشاندان دەن حکومت ناسارە بەدەنگیانەوە بێ بۆ چونکە سیستەمەکە مرکزی نییە. مەسەلەن کاتێک کە داوای خەدەماتێک دەکەن لە بەرامبەر ئەوەی کە شوێنەکانیان بەکاردێت لە منتەقەکان بەکاردەهێنرێ حکومت ناسارە بیکە، بەڵام لێرە حکومت گوێ ناگرێ بۆ چونکە سیستەمەکە مرکزیە. بۆ نمونە ئەو خۆپشاندانانی کراون زۆرترینیان ئەوەی کە پێی دەگوترێ بۆ دەستێنانەوەی مافی هاوڵاتی زۆربیان لە سلێمانی بوون، هیچ ئەنجامێکیشیان نەبوو، نەک ئەنجامیان نەبوو، بەعکسەوە پتر بۆتە بارگرانی بۆ ژیانی خەڵکو و تەنانەت بۆ ئەو موچەخۆرانی کە لەسەر جادەشن و لەسەر شەقامیشن بۆ لەبەرەوەی لە هەولێر کەس جویان لێ ناگرێ، تەنانەت لە بیرمانە پیان گوتن هەڵ دەپەڕن چ دەکەن کەس حساب بۆ ئێوە ناکە بۆ چکە سیستەمەکە ڕێگا بۆ نادا. ئێمە گە سیستەمێکی کارژێڕی ئەم سیستەمە کارژێڕیە هەر لێ بگەڕێن ئەنجومەنی وەزیران لێ بگەڕێ بۆیە دەڵێم زیادەیە لێ بگەڕێ بۆ نمونە محافزەکان خۆیان بۆ نمونە سەلاحیەتیان هەبێ دەسەڵاتی فراوانتریان هەبێ و هاوڵاتی شوێنێک کە داوای خزمەت گوزاری دەکات بەتایبەت لە خزمەت گوزاری لە موچە ئەو شانە قەیناکە بە عایدی ئەنجومەنی وەزیران بەس بەتایبەت لە مەسەلەی خزمەت گوزاری ئەم شانە یەکە کارژێڕیانە دەسەڵاتیان هەبێ، ینی داوا لە وەزارەتی پیلاندانان دەکەن چۆن دەکەن ساڵانە میم دەسەڵاتێکیان هەبێ کاتێک کە فشارێک دروست دەبێ مافی هاوڵاتی بژین بۆ خەڵک بژێڕنەوە، چونکە ئەگەر وا نەکرێ دۆخێکی خراپتر لە هەرێمی کوردستان دروست دەبێت کە خەڵک چەندە ئێستا بێ ئینتیما بۆ مەسەلەی دەنگدان و ئەوانە وای لێ دێ هەندە بە ئینتیما دەبێت ئەگەر لەبەر دەرگای خۆی بۆ نمونە تەقا ببێ هیچ کێشەی نییە، هەر جادەکە بڕوخێنرێت کێشەی نییە، وای لێ دێ بێ ئینتیمابوونێک جوز دەکرێت چۆن خەڵک ناسیێتە بۆ ساسوندقەن لە دوور دمەودادا وای لێ دێ کە بۆ نمونە ئەم پردەی خوار خۆمان بڕوخێننەوەی ڕزگاری کەس حەقی بەسەرەوە نیە بەڵە خۆ بۆ من نییە ینی باش ئەوای لێ کاکەمال ئێستا ڕەنگە بە زۆرێک بارودۆخەکە ینی بێتە بەرچاو کە ڕەنگە مادەم ژیانی سیاسی ڕاوەستاوە لە بە هەمان شێوە کە شۆڕ بۆتەوە بۆ خوارەوە ژیانی ئابووریش ڕەنگە وەستابێ، ینی خەڵک ئەو دیوی لێ دیار نییە نازانی لەو دووی تونێلەکە چۆ ڕێ دەدا، ینی حکومت کەی پێک دێ کەی ڕەنگە جوولە بکەوێتەوە بازار. ئێستا من دەپرسم لە هەموو شوێنێک حکومت بەرامبەر پەرلەمان بەرپرسیارە بەوەی پەرلەمان لێپێچینەوەی لەگەڵ دەکا و دەبێ لە ڕووی یاساییەوە لی بەرپرسیارە. ئێستا لە هەرێمی کوردستان ینی بە فعلی بەکردداری بەم شێوایە یاخود جودایە پەرلەمان ڕاوەستا هەتا و کاتێکەوە حکوومەت بەپێی تەوافقاتی سیاسی نێوان حیزبەکان دەگاتە بەرنمەیەک وەزیرەکانی دیاری دەکاتن جەباتە پەرلەمان لە پەرلەمان بە زۆرینەی دەنگ متمانەی پێ بسپێردرێتن لە کاتێکدا مامۆستا محەممەد ئێستا پەرلەمان بەرپرسیارە بەرەوەی کەوا حکوومەت زوو تەشکیل دەبێت لە کاتی خۆی یاخود تاخیر دەکرێت. یەکێک لەو گرفتانەی لە هەرێمی کوردستاندا ئێستا بووە بە عورف و خەڵکیش زۆرێک لە جۆرەکان لەبەرەوەی لەگەڵی ڕاهاتوە لەگەر ئەو هەڵەیە لەگەر ئەو ستەمەی کەوالەی کراوە لای بوتە شتێکی ئاسایی لە ئەساسدا حیزب دەبێت خۆی ڕێک بخاتەوە لەگەر ئەو ماوە قانونی و یاسایی کەوا دیاری کراوە کە پەرلەمان دانیشتنی خۆی دەکاتن و پێویستە حکوومەت تەشکیل بکرێت دەبێت حیزب خۆی کۆ بکاتەوە بە زووترین کات ئەو بە ڕێزێکەوە وەکو سەرۆکی ئەنجومەنی وەزیران دیاری دەکرێتن کابینێت تەشکیل بکاتن لە مودەی خۆی دیاریکراوی خۆی کابینەکە تەشکیل بکاتن و بیدەباتە پەرلەمان. لە هەرێمی کوردستان خەڵک ئێستا کە لای بۆتە ئاسایی کاکە ئاخر هێشتان حیزبەکان تەوافقیان لەسەر ئەوە نەکردووە کە چۆن حکوومەت تەشکیل بکەن بۆیە پەرلەمان ناتوانێت جەلەساتی خۆی دیاری بکاتن و کۆتایی پێبێنن و سەرکردایەتی خۆی سەردەسەی سەرۆکایەتی خۆی دیاری بکاتن. ئەوە هەڵەیە ئەوە هەڵێ دەبێت خەڵکی لەسەری بۆستێ ناوێت شتێکی ئاسایی نییە خەڵک بە ئاسایی تێبگاتن حیزبەکان کەی دڵیان گەرم بوو لەسەرەوەی کەوا تەوافقێکی سیاسی دەکەن و لەسەرەوەی کە پشک و بەشیان هەبێت لە حکوومەت اینجا پەرلەمان و حکوومەت بە کارەکانی خۆیان هەڵسن. مامۆستا محەممەد لە وڵاتاندا کاتێکەوە پرۆسی هەڵبژاردن ئەنجامەدرێ لەو مدەیە کە مدەیەکی زۆر کەمە وەکو ئێمە نیە ئەمە ساڵمان بوویتە ساڵی هەڵبژاردن بەڕاستی وەکو لە پێشەشی باس کرد پێشەشی هەتا ڕێک دەکەوین لەسەرەوەی کەوا کاتی هەڵبژاردن چۆنە
دواتر ڕێک دەکەین لەسەرەوەی کەوا دانیشتنی پەرلەمان چۆن بێ دەستی سەرۆکاتی چۆن پێک بێ اینجا دواتر دەستینە سەرەوەی کە حکوومەت چۆن تشکیل بێ ئەوە هەموو چەند مانجی دەخایانی لە کاتێکدا دواکەوتنی هەر ڕۆژێک لۆ تشکیلاتی حکوومەت و پێکهێنانی کابینەی نوێی حکوومەت زەرێکە بۆ بازار و بۆ ژیانی خەڵک لە وڵاتان هەتا حکوومەت و دەسەڵاتی شکارەکانی خۆی ڕادەگرێت کار دیپلۆماسیەکانیش سەردانی وڵاتان هەتا نێوماڵی خۆی کۆ نەکاتەوە نێوماڵی خۆی ڕێک نەخاتەوە نەکەوتەوە سەرسکەی ئیشی خۆی کابینەی نوێ ڕانەگەیەنێ حکوومەت نەچێتەوە سەر ئەرکەکانی خۆی بینی لەگەڵ وڵاتەکانی دیکە تا ئەندازەیەک لە هەرێمی کوردستان پێچەوانەیە لە هەرێمی کوردستان بۆی خەڵکی گرەی نەکە بۆچی حکوومەت کابینەی نوێ ڕاناگەیەنێ و تشکیل نابێ بەرپرسەکانمان سەردانی وڵاتان دەکەن یەکێک لە کارەساتەکانی دیکەیە مامۆستا محەممەد پەرلەمان لازمە و ئەوەی کەوا هەیە لە واقعدا لە وڵاتان پەیڕەوی دەکاتن پەرلەمان بەرپرسیارە بەرامبەر بە حکوومەت کە ئیستیجوابی بکە و ئەرکی سەرشانیەتی و حکوومەت دەبێت لە ژێر ڕچێفی پەرلەماندا بێ پەرلەمان دەبێ متمانە بە حکوومەت بدات هەروەکو چۆن پەرلەمانیش دەتوانێت ئیستیجوابی حکوومەت و وەزیرەکانیش بکە لە هەرێمی کوردستان بەداخەوە بە فەرشی سوور پێشوازیان لێ دەکرێت میوانداری دەکرێن و زۆر جاریش دەبێتە شێوازێک لە ئاهەنگی ینی لە پەرلەمانکەوە ئەو حکوومەت سەردانی پەرلەمانی کردووە ئیتر ڕەنگە لە هەرێمی کوردستان لەسەر دەستەواژە پێک نادن کە میوانداریە یان ئوستیزوابە یان نازانم ئێمە لە وڵاتانی جیوار کاتێک لافا هەڵدەستەی وەزیرەکە دەست لە کاردەشێتەوە ئێمە لە هەرێمی کوردستان لێشایەک و لافایەک لە بەرپرسی گەندەڵمان هەیە کەچی هیچ وەزیرێک دەست لە کار ناچێشێتەوە هیچ کەسێک ئیستیجواب ناکرێت تا ئێستاکە لە کارنامەی کابینەکانی حکوومەت تەماشا بکە ئێمە با نەچینەوە سەر حکوومەتی دوو ئیدارەی کە پێش 2023 بابین لە کابینەی پێنجەم ڕادستی پێ بکەین لە کابینەی 5 6 7 8 کەوجاریان نوێمە هێشتا کارنامەکەی دیار نییە لە هەر چوار کابینەکە کە محەممەد چەند شتێک تاکیدی لێوە کراوەتەوە یاسا سەروەری پرەنسیپی هاوڵاتی بوون دابینکردنی خزمەتگوزاری بۆ خەڵک یەخستنەوەی هێزە چەکدارەکان کۆمەڵێک شت باسی هاتووە ئێستا بڕۆن مایشی بنە ناو خەڵک لە خەڵک پرسیار بکەن ئەری یاسا لە کوێی سەروەریەتیدایە دادگاکان لە کوێی سەروەریبوونی خۆیاندانا بڕۆن لە خەڵک بپرسن ئایا بە فعلی چکە هاتووە لە کارنامەکان حکوومەت هی خەڵکی کوردستانە باشە حکوومەتی خەڵکی کوردستانە ئەو پرسیار هەر بەجددی حکوومەتی خەڵکی کوردستانە لە زۆنی زەرد هیچ مدیرێکمان نییە لە فەرمانگەکان کە لەسەر حیزبێکی دیکە بێ یا خود بە کەفاعەتی خۆی بێ ئللا دەبێت لەسەر بنەمای حیزبی دەسەڵات دامەزرا بێتن کەواتە حکوومەت و دەسەڵات و هەمووی بۆتە هی حیزب کاکەمە لەسەر ئەو کارنامەیە یعنی ئێستا دروستە بڵین کە کارنامەکان هەمان کارنامەنە و تەنها ژمارەکان پاش پێشیان پێکرا و ڕستەکان جوانتر کراون لەنا لە ئەرزی واقعدا هیچ لە بارودۆخی ژیانی هاوڵاتیان نەگۆڕاوە بەڵێ بە هۆکاریەوەی ئەم کارنامەکانم بەڕاستی سیر کرد هەموو ئەوانەی باسم کرد زیاتر لەوەش طبعاً تاکیدی لێوە کراوەتەوە بەڵام 2000 چێ و حکوومەتەی هەڵسەنگاند خۆ ئەگەر حکوومەت لە سەرەتای دەست بەکاربوونی کە متمانەی پێدەدرێت لە پەرلەمان کارنامەی خۆی دەخوێنێتەوە کەواتە متمانەی پێدەست پێدرێت کەواتە بەرپرسیارە بەرامبەر بە پەرلەمان بەوەی کەوا 2000 هەڵسەنگاندنی بۆ بکرێت کە لە گەیشتە قۆناغی کۆتایی ئەو 4 ساڵە لە قۆناغەکان و خولەکانی دیکەی پەرلەمان کابینەکانی دیکەی حکوومەت چی لێ پێچاوەتەوە لەوەی کە حکوومەت سەرکەوتوو بۆ یاننا کەی لە هەرێمی کوردستان لەسەر بنەمای هاوڵاتی بوون خەڵک توانیوێتی ژیان بگوزارێنن ئەو خۆشگوزارانی چیەکەوە بۆ خەڵکی هەرێمی کوردستان دیاری کراوە ئێمە لە هەرێمی کوردستاندا موچەمان پاشەکەوت دەکرێت بە دوور لە یاسا بە دەرچوون لە یاسا ئەمە هیچ یاسایەکمان نییە کە موچەی پێ پاشەکەوت بکرێت و تا ئێستاکەش دیارنی ئایا پاشەکەوت چا دەکرێت یان چۆن چا دەکرێت و ئایا ئەو مەبلەغە مافەی کەوا لەکن حکوومەت هەیە ئایا دەدرێتەوە خەڵک یان نادرێتەوە خولی پێنجەمی ئێستای پەرلەمانی کوردستان بەرامبەر بە هەموو ئەو بابەتانە دەبێت بە ئەولەویاتی کارەکانی لەسەر خەت بێ هەموو فراکسیۆنەکان تاکید لێ بکەنەوە کە ئایا مافی خەڵک چی لێ بەسەر دێتن 2000 چێبوونەوانی کە ئەو بڕیاریاندا لەسەر چ بنەمایەکدایان مامۆستا محەممەد هێشتان تەنها هەواڵ بوو کە نرخی نەوت دادەبەزێ لە هەرێمی کوردستان دەنگ و باسی ئەوی بڵاوەوەیتەوە موسە دەبێتە پاشەکەوت نزیکە 1 ساڵە نرخی نەوت بەرز بۆتەوە کێشەی داعشمان نەما هێ بۆچی پاشەکەوت چاک ناکرێت ئێستا بە هەموو پێوەرەکان و لەگدانەوەکان کە بڵاو دەکرێت داهاتانی کە بڵاو دەکرێتەوە داهاتی هەرێمی کوردستان بە داهاتی ناوخۆنەوتەوە زیاتر لە موچەی فەرمانبەران بۆچی موچەی فەرمانبەران چاک نەکراوە تا ئێستاکە هۆکارەکەی چییە دەبێت لێ پێچێتەوە ڕەنگە هاوڵاتیانیش بڵێ ئێمە دەنگماندا بە ئەندامانی پەرلەمان بۆ نمونە لە کاتی هەڵمەتی هەڵبژاردنەکان لە کوردستاندا
دەی هیچ لایەنێک نەبوو، هیچ کاندیدێکی پەرلەمان نەبوو ئەو کاتە کاندید بوو بێتە سەر تەلەڤیزیۆن و باسی خۆشگوزارانی نەکرێ کە ڕەنگە بەتەنز ئەو کات لە فەیسبوک و لە تۆڕەکە مەڵاتەکان باس کرا کە کۆچی بەلێشاو لە ئەوروپا و بەڕێوە هەرێمی کوردستان دێ بەهۆی ئەو بەڵێنە زۆرانەی کە بە هاوڵاتیان درا بە تایبەت ئەوانەی کە یعنی ئەم ستەمی پاشەکەوتی موچە ئەو جۆرە حکومڕانیان کرد ئەوان زۆر دەم گەرمتر بوون لەوانی دیکە کە لێنێ حکومڕانی دانەبوون دەی ئێمە پەرلەمانی کوردستان کاندیدەکانمان هەڵبژار بۆی بەرگری لە مافەکانی هاوڵاتیان بکەن ئەوان لەکوێن وەسا محەممەد ئێستا پەرلەمان لە بەردەم بەرپرسیارەتیدایە و بە فعلی خەڵک بە نوێنەری خۆی دەزانێت ئەگەر پەرلەمان لەو خولەی ئێستادا نەتوانێت ئەو مافە بۆ خەڵک بجێڕێتەوە نەتوانێت کارێک بۆ خەڵک بکاتن کە بە فعلی خەڵکی لە ڕووی گوزەرانی ژیانیەوە هەز بکاتن کە بە فعلی 4 ساڵی داهاتووی جیاواز دەبێت لەگەر 4 ساڵی ڕابردووی کە بە مانای کەلیمە پێم وایە و قەنەعەتم هەیە کە حکوومەتی ڕابردووان حکوومەتێکی فاشل بوو و دەبوایە لەسەر ئاسی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانیش دەست لە کات کێشانەوە هەبوایە بەڕاستی ناکرێ بە شانازی و باسی کارەکانی حکوومەت بکرێت لە کاتێکدا خەڵکی ئێستا کە لەو سەرما و سۆڵەی زستانە ڕەنگە بەرمیلێک نەوتی نەبێت لە ماڵ ژیانی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان لە مەسئولینی حکومی لە ئەندام پەرلەمانەکان کاکە ژیانێکی فولە هەمووی لە خۆشگوزەرانی دانا لە خەڵک تێناگەن ئاخر بۆیە وەزیرێک دێتن دەڵێ ئەو کارەبای لە هەرێمی کوردستان هەمانە 24 کاتژمێریە لە ئەنجامی چیە لە کاتێکدا منداڵێک جواب بداتەوە لە هەرێمی کوردستان 24 کاتژمێر کارەبامان نییە بە دوو جۆر کارەباش و کەمۆریدە کارەبای نیشتیمانیە پەرلەمان دەبێت بە ئەرچی خۆی هەڵسێ و دەبێ ئەرچی ئەندامانی پەرلەمانە لەم خولەدا هەم شکۆی بۆ بژێرنەوە و هەم متمانە لای خەڵکی دروست بکەنەوە کە لە پرۆسەی هەڵبژارنی داهاتوو خەڵکی گەرم و گورتر بەشدار بێ ئەگەر نە ئەوان بەرامبەر بە هەموو خەڵکی کوردستان بەڕاستی بەرپرسیارن و ئەوان هۆکارن لەوەی کەوا حکوومەت بەوە ڕانەگاتن کارەکانی خۆی چاک بکات. کاک ئیبراهیم ئێمە لە کاتێکدا داوای مافی هاوڵاتیان دەکەین لە بۆ نمونە حکوومەتی هەرێمی کوردستان ڕەنگە زۆر زار باز لەوە دەکرێت کە ساڵ لە 12 مانگەوە لە کورتیدایە بۆتە 9 مانگ کە ئێستاش قسە و باسی ئەوە هەیە کە ئەو سێ مانگەی موچەماوەی هاوڵاتیان موچەخۆران پاشەکەوت دەکرێت سیستەمێکی پاشەکەوتی موچە هێنراکایەوە کە ڕۆڵی پەرلەمانی تێدا هیچ نەبوو یعنی ئێستاش نازانرێ ئایا چۆن ئەم بڕیارە درا بەبێ پەرلەمانی کوردستان یعنی ئێمە چۆن داوای ماف بکەین کە لە ئەسڵدا ڕەنگە سیستەمێک نەبێت لە هەرێمی کوردستان لە ڕاستیدا من زیاد لە شوێنێکی تریش ئەم مەسەلەیەن باس کردەوە کە من لە نزیکەوە ئاگاداری ئەم مەسەلەی پاشەکەوتە بووم ئەو کاتە لە نووسنگەی سەرۆکی حکوومەت کارم دەکرد و من ئاگاداری ئەم ئیشە بووم کە ئەو بە هیچ جۆرێک پاشەکەوت نەبوو بە هیچ جۆرێک ئەمە هێنایەن کۆمەڵێک خەڵک کە لە ئەوروپا هاتوۆتەوە لێرە لە سای دەسەڵاتی سیاسی لە سای ئەم نۆخبە سیاسیە هاتووە لە گوندی ئینگلیزی و لە گوندی شاری ئیتالی و لە ئەمانە دایان ناون کارەبای 24 ساعتیان بۆ داناون مناڵەکانیان بە وەرنەشە و لێکزز بۆ دەبن بۆ مەکتەب و بۆ ئەوانە چەند حیمایان بۆ تەمین کردوونە موچەکانیان بۆ فول کردوونە بە ناوی ئەم تینگتانک و ئەمانەوە موچەیەکی بەرزیان پێدەدەن بە ناوی ئەم تەلەڤیزیۆن ئەم ڕاوێژکاری ئەم تەلەڤیزیۆن پارێکی زۆریان پێدەدەن ئەمانیان کردوونە بەناو کردوتە ڕاوێژکار ئەم ڕاوێژکارانە چۆن بە حکوومەتی هەرێمی کوردستانیان گوت بە نێسیروان بارزانیان گوت پێیان گوت تۆ ئەو موچە بەرزە بۆ دەدەی بە خەڵک لە هەموو وڵاتێکی ئەوروپی کاتێک کە موچەکە دەدرێ موچەکە بەرزە بەڵام کری کارەبای لێ خەتا دەکرێت کری جادەی لێ خەتا دەکرێت کری سەحی بیمەی سەحی لێ تەرک دەکرێت کری فڵان لێ تەرک ئێوە شوا بکەن لە ڕاستیدا ئەوە بوو بەڵام جورئەتیان نەکرد جورئەتیان نەکرد ئەو ڕۆژە ئەو کاتە جورئەتیان نەکرد بڵێن ئێمە ئەمە بە ناوی زەڕیبەوە لێتان وەردەگرینەوە تۆ موچەکەت کە ملیۆنێک بێ بۆ دەکەینێ 350,000 400,000 لێ وەردەگرینەوە بۆ کارەبا بۆ ئاو بۆ خزمەت گوزاری ئەوانە جورئەتیان نەکرد جورئەتی سیاسیان نەکرد مەسەلەی پاشەکەوتیان دانا بۆیە من وەکو خۆم گومانێکی گەورەم هەیە کە ئەمە دەبێت هاوڵاتین ئەی هاوڵاتین هێتەوانی فەرمانبەران و موچەخۆرانە دەبێت دەستی لێ بشوە مەگەم معجزەیەک ڕووبدا ئەم پارەیان دەستکەوێتەوە ئەگەنە ئەم پارەیان دەستکەوێت یعنی لە بەرامبەر لە دەرەوە لە بەرامبەر ئەوەی کە باز زیادە لەسەر هاوڵاتیان خزمەت گوزاریەکان بە شێوەیەکی زۆر باشن بەڵام لێرەدا لە هەرێمی کوردستان باز لەسەر هاوڵاتیان زۆرە لە بەرامبەردا هیچ مافێکی نییە ئەی بیمەی بێکاری تۆ لە هەر وڵاتێکی ئەوروپی بیمەی بێکاری دەرجێنی ئەگەر تۆ بۆ نمونە نەخۆش بی تۆ گرفتی مەڕەزی هەبێ بەتایبەت لە ئەفرەتان و ئەوانەدا دەرجێنی ئەگەر تۆ هەلی کارت نەبێت دەرجێنی ئەگەر تۆ
دامێک سارێ بکەی بەرببیەوە شوێنێکت بشکێ هەم تەمینی سەحی و تەمینی ژیانت هەیە بەڵام لێرە تۆ هیچ شتێکت نییە نەک ئەوە حکومەت لە سایەی ئەم سیستەمە عەقڵە نەخۆشە سیاسیەکە دەستسەیطەرەی لەسەر ئەنجومەنی وەزیران کردووە هاتووە ڕۆژ بۆ ڕۆژ دەبێتە ئەرک یعنی لە کارنامەی یەک بەیەکی هەل لە 92 کە حکوومەتی هەرێم لە 4/6/92 کە حکوومەت تەشکیل دەکرێت هەتا کابینەکەی ئێستا ئەوەی بۆ کابینەکە بەڕێوەشە ئەوانە لەسەر بنەمای خۆشگوزەرانی لەسەر کۆبنێک دروشمی قەبەت مامۆستا کەمال ئاماژەی پێ کرد لەسەر کۆمەڵێک دروشمی قەبەت خۆشگوزەرانی بۆ چێ خۆشگوزەرانی بۆ خۆیان نەک بۆ هاوڵاتیان هەر بەڕاستیش بۆ خۆیانیان دروست کردووە بۆ دەوروبەرەکەی خۆیانیان دروست کردووە من بەو پێیکە لە کۆمەڵێک مەجای جیاواز کارم کردووە گەشتمە قەناعەتێکە ئەمانی کە وڵات بەڕێوە دەبن بە تایبەتی لە سلکی حکومەتدا بەڕاستی لە ژیانی هاوڵاتیان دابڕاون مطلقاً ئاگان لە ژیانی هاوڵاتی نیە بە هیچ جۆرێ چونکە ژیانی هاوڵاتی نەوعێکە ژیانی خەڵک نەوعێکە ژیانی ئەوان نەوعێکی زۆر جیاوازە بۆ چونکە ئەوان بەڕاستی ژیانیان بۆ خۆیان دەوێ خۆشگوزەرانیان بۆ خۆیان دەوێ حکمیان بۆ خۆیان دەوێ کەرامەت و شەهامەت و هەموو شتێکیان بۆ خۆیان دێ و لە بەرامبەرشدا خەڵک لە لای ئەوان هێشتا بەو چاوە دەڕوانن کە ئێمە قۆراغی ڕزگاری نیشتیمانیمان تێر نەپەڕاندووە ئێمە لەو قۆناغەدا کە ڕزگاری خوازی کورد پێدا تێپەڕێەوە نهامەتی و هەژاری و ماڵکاولی زۆرمان دیتووە من و جەنابت هەموو دنیا دەزانێت کە هیچ حرەکەیەکی سیاسی هیچ حرەکەیەک ڕزگاری خوازی لە هیچ وڵاتێک و لەسەر هیچ زمینێک نەبووە بە هەژاری بە کاولکاری بە جەنگ و نەهامەتی تێنەپەڕێ ئەوە هەر کورد نییە پیادەی کوردی منەت بەسەر خەڵکدا بکە بێ ئەم خەڵکانەی کە بە پێش خەڵکە هەژارەکە ئەوانیان تەسلیم بە حکومەتی بەعس کرد بە ناوی جاش و خەفیفە و پڵان و ئەمانیان ئێستا هەموو ئەوانە لەکن قیادەتی سیاسی بزنسیان هەیە پارەیان هەیە ئەوان هەیە و خەڵکە ڕەشڕوت و بەدبەختەکەش هێستا چاوەڕوانی چاوەڕێ یەک بەرمیل نەفتە چاوەڕوانی ئەوەیە کە بۆ نمونە لە هاویندا کارەبای هەبێ لە زستاندا سەرمای نەبێ خەمی ئەوەیەتی بۆی ئەوان بەڕاستی ئەم خەمان نییە ئەم خەمە دەبێ هاوڵاتی خۆی دروستیکە نابێ هاوڵاتی چاوی تەنانەت لە حیزبی سیاسی بێت تەنانەت ناوی چاوی لە کەس بێت دەبێ خۆی ئەم درکە دروستکە خۆی دەبێ فکر کاتەوە کە چیتر ئەو معاناتە نەشێژێ ئەگە هوشیاری خەڵکی ئێمە لیڤڵی بەرز بێتەوە باوەڕکە خۆیان جورئەت ناکەن کەسایەتی سیاسی ئەوەی کە لە وڵاتی ئێمە هەیە ڕەنگە بەشێکی زۆریان بناسم لە نزیکەوە ترسەنەوەترین کەسن جورئەتیان نیە ڕوبڕی میلەتی خۆیان بنەوە بەڵام کاتێک کە خەڵک ئەمە هەڵدەگرێ باگراوەندی خەڵک لەگە ڕێزمدا قبوڵی ئەمە دەکا ئەوان بە کەیفی خۆیان خۆشگوزەرانی بخۆیان دێن و نەهامەتیش بۆ خەڵک باش کاکەمال ململانەی سیاسیەکان بێگومان لە دەرەوە بە شێوازێکە کاریگەری نابێ لەسەر ژیانی هاوڵاتیان بەڵام ئێمە زۆرێکی دیکە لە شێواز دەبینین ململانە سیاسیەکان ڕاستە و خۆ کاریگەری دەبێت لەسەر هاوڵاتیان بۆ منە دوو حیزبی سیاسی کە ململانیان هەیە زەرمەندی یەکەم هاوڵاتیان لە هەرێمی کوردستان تاکەی دەبێت بۆ شێوازە ئێمە چاوەڕێ پێین کە ململانەی سیاسی نەبێتە هۆکار بۆی زەرمەندی یەکەم هاوڵاتیان بنوە مافەکانیان لێزەوت بکرێت ئەو کاتە ئەو بابەتە تێدەپەڕێن کە بەڕاستی حکوومەتی خەڵک بێ لەسەر بنەمای شیاویەتی خەڵک پۆستەکان دابەش بکرێ نەبێتە محەسەسەی حزبی بە تەوافقی سیاسی لەناوە حەزابی سیاسی دابەش بکرێ ئەو کاتە ئێمە دەتوانین برن ئەو قۆناغەمان تێپەڕاندووە لە ئێستادا لە هەرێمی کوردستان هەیمەنێشی حزبی هەیە دەستی گرتووە بەسەر هەموو جونگەکانی حکومڕانی لە هەرێمی کوردستان و تەنانەت ڕەنگە بەڵێم هەناسەیەکی نەهێشتۆتەوە لەوەی کەەوە خەڵک بە تروسکاییەوە سیر بکاتن کە بە فعلی ئێمە خاوەنی حکوومەتێکی سەرکەوتوین و ئەزمونێکی سەرکەوتوی هەبووە لە ناوچەکە بۆیە یەکێک لەو قسانی کە تاکید دەکەم و کاک ئیبراهیم زۆر باش باسی کرد بە دەرەجە یەکەم خەڵکی هەرێمی کوردستان دەبێ هۆشیار بێتەوە خەڵکی هەرێمی کوردستان دەبێت لە خەمی خۆی دابێت خەڵکی هەرێمی کوردستان دەبێت بۆ خۆی کاریگەری لەسەر حکوومەت دروست بکاتن و دوجاریش دەبێت بە فعلی ئۆپۆزیسیۆنێکی زۆر کارا هەبێ لە هەرێمی کوردستان ئێمە دەزانین لە ڕابردوودا کاتێک ئۆپۆزیسیۆن بوونی هەبوو لە پەرلەمان حکوومەت بە مانای کەلیمە زۆرێک لە کەم و کوڕیەکانی هەوڵدەدا دایپۆشێ چاشی بکە بۆی کەوە بتوانێت خۆی بپارێزە لە ڕخنەی ئۆپۆزیسیۆن یەکێک لەو قۆناغە سەختانی کە ئێمە تووشی بووینە یەکێک لەوە کارەکان ئەوە بوو کە ئێمە لە کابینەی ڕابردوو کە کابینەی حکوومەتی بنکە فراوەمان هەبوو کە بەڕاستی لە دوجاردا بوو بە حکوومەتی بنکە عیبدار ئەزمونێکی خراپیدا لە بەرەوەی ئۆپۆزیسیۆنێکی بەهێز نەما لە هەرێمی کوردستان کە ڕخنە بگرێت
لە ئەدای حکوومەت ئەوەی مایەوە پەرلەمان بوو. باشە ئێستا ڕەنگە ئێمە نزیک بین لەوەی کە لایەنەکان نەک نزیک بین ئەوان خۆیان دەزانن کەی ڕەنگە خوڵقیان لەوە بێکە حکوومەت پێک بێن کەی ڕەنگە بگەنە ئەوەی اتفاقی کە خۆیان دەیانەوێت نەک هاوڵاتی دەیەوێ بگاتە ڕێکەوتن. یعنی پێت وایە چ زۆرە ینی حکوومەتێک لە بەرژەوەندی هاوڵاتیان دەشتێتەوە بۆی کە تۆزێک لە مافەکانیان وەرگرتنەوە. ئەوەی ئێستا دەبینم بەڕاستیم بەکو خۆم پێیگەشتبین نیمە. یعنی هەر لە سەرتاوە خەڵکی گەشت چاوەڕوان و ئومێدی بەوەی هەبووکەوە لە دوای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە سینۆ ئیتر حکوومەت بە زووترین کات تشکیل بکرێ پەرلەمان بکرێتە سەر کارەکانی خۆی و کۆمەڵێک پرۆژە یاسا هەیە لە پەرلەمان کە چاوەڕوان دەکرێت خولی پێنجەم تەواوی بکە و کۆمەڵێک وعد و بەڵێن هەیە کە لە بۆ ساڵی 2019 خەڵکی چاوەڕوان دەکاتن کە وعد و بەڵێنانە جێبەجێ بکرێن و دنیایەک وعدی کاندیدانی پرۆسی هەڵبژاردن هەیە بەرنامەی ئەحزاب سیاسیەکان هەیە لە پرۆسی هەڵبژاردن کە وعدیان بە خەڵک داوە خەڵکی چاوەڕوانی ئەوە دەکات. بەڵام ئێستا لە ڕووی کرداریەوەی کە ئێمە دەیبینی شتێکی دیکەیە ئەویشەوەیە کە چۆن بتوانن حکوومەت لە نێوان حیزبدا دابەش بکەنەوە چۆن بتوانن پشکنەی ئیمتیازات و پۆستەکان تێدا بکەنەوە ئەوە بەگەشتبینی نایبینن بەڕاستی لەسەر فراکسیۆنەکان ئێستا پێویستە زۆر بەجددی بێنە سەرخەت ئەگەر خەڵک داوا بکە خەڵک بە خۆپیشاندان داوا بکاتن تاکەی پەرلەمان دەوەستێ ڕنگ بەڵێ مودەیەک دیاری کراوە بۆ نمونە چەند مانجێک دیاری کراوە کە پەرلەمان ناتوانێت لەو مودەی کە بۆ دیاری کراوە دواتر بکەوێت بەڵام ئەو حاڵەتێک حاڵەتێکی نائاسایی بێ خۆ لە هەرێمی کوردستان حاڵەتی ئاساییمان نەماوە ئێستا هیچ لە هیچ شەڕێکدانینە و قۆناغێکی سەختمان نییە ئەمن و ئاسایشی هەرێمی کوردستان ئێستا سەقام ژیرە بۆچی پەرلەمان خۆی تشکیل ناکە بۆچی دەستی سەرۆکاتی دیاری ناکە ئازاب سیاسیەکان لەکوێنە ئەسڵەن ئەو حیزبێکەوە زۆرترینی کورسیەکانی هێناوە لە پەرلەمان بۆچی وە بێخەم لێی دانیشتووە یعنی ئەگەر بە فعلی خەمی هاوڵاتیانیانە تا ڕۆژێک زووتر حکوومەت تشکیل بکرێ و بەرنامەی خۆی و کارنامەی خۆی لە پەرلەمان بخوێنێتەوە تا ڕۆژێک زووتر پرۆژە یاسایەکانی کەماون کەڵەکە بووە بچێتەوە پەرلەمان ئیشی لەسەر بکرێ باشە زووتر باش دەتوان خزمەتی هاوڵاتیان کەم ماوە دەمەوێت دوا دەرفەت بە هەردووکتان بدەم لەوەی کە کاک ئیبراهیم لە خولی چوارەمی پەرلەمانی کوردستان دانیشتنی یەکەم کە هەر بەکراوەی هێڵدرایەوە هەتا وەکو دانیشتنی دووەم لایەنەکان پێکاتن لەسەر شێوازی پێکەنانی حکوومەت نزیکەی 6 مانجی خایەن دروستە بڵێم هەمان وێنە دەبینی لە ڕاستیدا ئێمە لە وڵاتێکدا دەژین کە هەموو شتێک چاوەڕوان کراوە یعنی ئەوەی کە من و تۆی هاوڵاتی خۆزگەی بۆ دەخوازیین ئەوە ڕوونادا بەڵام شتی تر چاوەڕوان کراوە کە ئەم حکوومەتە ئەوان ئێستا خۆیان ئەوەی زانیاریانی کە ئێستا هەیە ئێمە ڕۆژنامەنووسان ئاگامان لێ ئەوەیە کە ئەوان پێوەنە بۆ ئەوەی کە لە ڕێگای با بڵێن یەکێتی و گۆڕان و پارتی بەم سیانە کە پیان وای ئەمانە وەکو حیزبی سەرەکی ئەمانە بە هەر جۆرێک بێ حکوومەتێکی وا پێک بێنن حکوومەتێک تێپەڕێنن کە لە زووترین کاتدا هەم حکوومەتەکە پێک بێ هەم زۆر بە خێراییش مەسەلەی پۆستی سەرۆکی هەرێم جارێکی زیندوو بکرێتەوە و بۆی تا ئەو کێشە ناوخۆیانی کە پارتی هەیەی پێی چارەسەر بکرێ و سەیتەرە بکەنەوە سەر سەیتەرەی زیاتر بکەنە سەر سلکی دیبلۆماسی چونکە لە ڕووی دیبلۆماسی و لە ڕووی ئەوەوە ئەوانە هێشتا نوۆیەکی زۆر گەورەیان لەسرە ئەگە پۆستیان نەبێ سڕاونەتەوە لە زۆر شتدا بۆیە ئەوان دانەوێت لەو ڕێگایەوە هەچی جوێ لە ڕێگای ئەم سێ حیزبەوە حکوومەتێک پێبێنن بەڵام ئەم سێیانە سیراعێکی گەورەدان هەر یەکە بە ڕوانندێکی گەورەدا دەگەڕێ بۆیە ئاسان نییە وا بە ئاسانی ئەوەی من تۆ خۆزگە دەخوازیین بە 10 ڕۆژی تر بە 15 ڕۆژی تر بە مانگێکی تر تێپەڕێنێ بۆیە ئەگەری محتەمەلەوەیە کە دیسان وەکو خولی چوارەمی پارلەمانی کوردستان کاتەکە درێژ بێتەوە بۆ ئەوی زۆرتر بەڵام کەس نازانێت چەندترە کەمترە زۆرترە ڕستمیم چاوەڕان مەکە هێندە زوو بێت کە ئیتر حکوومەتێکی نوێ ببینی کاکەمە ئێمە ململانەکە هەرێممان درێژ کردوتەوە بۆ بەغداش لەوێژ لەسەر پێکهاتن و پێکنهاتن و وەرگرتنی پۆستەکان هەمان کاریگەری ڕەنگە دروست بکە لەسەر پێکەنانی حکوومەت لە هەرێمی کوردستان یعنی دیسان خەیرانەکانمان درێژ کردوتەوە و کردومانە تا یعنی بارگرانێکی زۆر بەسەر هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەکری بڵێن کە ئەوەی کە چاوەڕوان دەکرێت ئەوەی ئەکە ئومێد بوو پێش هەڵبژاردنەکان هاوڵاتیان هەیان بوو لەوەی کە کابینەی ئەمزاری حکوومەتی هەرێمی کوردستان مافی هاوڵاتیان بەشێکی کەمیش بێ بدەدا ئەوە تەنها بووە خەیاڵ بووە وەهم
ئەوە ڕەنگە شتێکی ڕێژەیی بێ مامۆستا محەممەد بەڵام ئەوەیە من دەیبینم تا حکوومەت هی حیزب بێ بەڕاستی خەڵکی بە ئاسوودەی ناتوانێت ژیان لە هەرێمی کوردستان تێپەڕێنێ و هەموو ئەوەی کە بەڕێستان باستان کرد کە ئەوەی لە هەرێمی کوردستاندا لەسەر محەسەسەی حیزبی لەسەر امتیازات و پۆستەکان چێشە هەیە گواستوێتەوە عێراقیش و کردویانتە شێوازێک لە یەک پاکێت بەڕاستی هەمووی بابەتەکەوەیە کە ئەوان دەسەڵات و حکوومەت بە هی حیزب دەزانن و لە بناغەشدا لە ئەساسدا ئەوەی کە هەیە حکوومەت دەبێ هی خەڵک بێ ئەگەر کەی ئەو تێڕوانینە چاکرا حکوومەت لە مولچێتی حیزب گوازرایەوە بۆ خەڵک ئەو کاتە بزانە ژیانی خەڵک باش دەبێت. سوپاس میوانەکانم لە پایتەختەوە دەکەم زۆر بەڕێز ئیبراهیم عەباس ڕۆژنامەنووس و زۆر بەڕێز کەمال ئەسکەندەر نووسەر و ڕۆژنامەنووس سوپاسان دەکەم کە لە ماوەی ڕابردوو لەگەڵم بوون. سوپاس بۆ هاوکارانم سوپاس بۆ ئێوە خۆشەویستان تا بەرنامەیەشتر بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ.